عراق یاسای ژماره 88 یا سال 1959 هی یاسای که دادپروری و یکسانیت دایا بجداهی دنافبر مذهب و آیین و نتویان هر کس دیگه تمافخو نوکه چه بویا سرباری دنیا که قیران و کشین امنی و سیاسی و آبوری و مذهبی و جواکی عراق دهتن و یاسای ده نیته سراست بکن لپارلمان عراقی لجواک عراقی لسر شوازی سراست کرنا و یاسای جیاسای که دادپرورانه و یکسان خاص و بجداهی بو یاسای که صدیسات شرعی طایفی مذهبی دبینن و دبیجن سراست کرنا و یاسای وکه هیومن رایتس ووچ عراقی پاش داوت گرینی تنو گلک کشیان بو جنو کچین عراقی دروست دکتن کارساتا یاسایک ریبدتن کو کچک 19 سالی بزوره جالی خزانه بمیر بهت دان چه یاسای که نیف دولتی و جاری گردونی وی که قبول ناکت لو ما لسروی پرسه و زیادتر امکان تدا بزورین اف یاسای بهت هموار کردن و پسند کردن لپارلمان عراقی به اگر اره چه کارسات پیش رو جدا بتایبتی جبو نوی نوی عراقی ده چه ببن جه خانم سحر هاشمی بسپورا یاسایی جه بغداد پرسم خانم سحر تو بخیرات یا کردستان 24 اف یاسای کو جه 253 برگان پیک تهتن دبیجن برو واجی پرانسیپین مافین مرووی و همو بیورانه همی اخلاقانه هین چاوا دبینن وکا بسپورا که یاسایی وکا جنک یا عراقی نعم بداية مساء الخير على سرطة الشوي وبنيراني كردستان 24 باش بزور سباس بالنسبة لرأيي القانوني من أجل لديجاك ياساي وقصب كم بيم وهمار كرنوي ياساي باري كسي عراقي وهم أو ماداني كرقليدان طواوي بنماكاني يكانجيري كومالجي عراقي طلب دكات ورتيان دكات وتسونكا أو ياساي كبريارة برسندي بكان ياساي كي طائفي ومذهبية لناوخني ياساي كدا الرهندكي طائفي طواو هي وەکچۆنکە گروپێکن پشگیری هەموارکردنەوەی یاسا كذا كان هەرچەندە ما في خۆیانە ڕای خۆیانە بەڵام گروپێکیشان ئەم هەموارە ڕەت دەکەنەوە من لەگەڵ ئەو کەسانم کە دژی هەموارکردنەوەی یاسای باری کەسین ئێمە پێشتر داوامان دەکرد کە یاساکە هەموار بکرێتەوە بەڵام نەک بەم شێوازە کە پێشێری مافی ئافرەت بکرێت ئێمە پێمان وایە ئەو یاسایی ئێستا هەیە زۆر لەو هەموارە چاکترە و زۆر لەوە چاکترە کە ئێمە دەسەڵاتی دادوەری بخەینە ژێر چەکوشی دەسەڵاتی ئاینی تەنانەت هەندێک لایەن دەڵێن ئێوە دژی شریعەت و ئاینن بە پێچەوانەوە ئێمە ئاین و شریعەت لە ژیانی خۆمان جێبەجێ دەکەین بەڵام دەمانەوێت یاسایەک بێت وەکو یاساکانی دیکە وەکو یاسای سزادان وەکو یاسای بازرگانی بۆ ئەوەی ژیانی خۆمان بە شێوازێکی ڕێک و پێک و یەکسان ڕێک بخەین ئێمە کە داوامان دەکرد یاساکە ڕێک بخێتەوە وەکو ئەوەی لە مادەی حوتەمدا هاتووە کە ڕێگە بە نەخۆشی دەروون دەدات هاوسەرگیری بکات و ئێمە داوامان کردووە کە پێویستە هاوسەرگیریکردن لە دەرەوەی دادگاکان بە تاوان دابدێت تەنانەت هاوسەرگیریکردنی منداڵان لە هەموارەکە خانم سەحر وەکە بسپورەکە یاسایی هەمجی وەکە ژنێکی عێراقی دخوازم هەستێن هەواژی بگرم دەر حەقی وێ مژارێدا ئەف یاسایە حەقی تەمام بە دایک و بابات دەت کاچاوە ڕفتارێ دیگەل زارۆکێن خوب بکەن گاڤە خاص بدەنەشی گاڤە خاص ژنێ بوو بهینن دربە یاسا بێ باندۆر دمینیتن دەوێن ئەڤبەرێدا و گەلێک خانمên وەکیتە ji dervey ku tu bi spora yasayî dibêjin bû yekem care mezhebê Ceferî bikevîte nav yasayekê an ku ev yasaya bêhete serastkirin sedî sat mezhebî taîfiye û dê jiyana jinên Iraqê bi taybetî neweyê nû tal biket tirsinaktirîn bendên vê yasayê xala 108 pêncî 101 62 û 118 dene lê ez hez dikem دنافبرێدا بەحسێ یەک ji tirsinaktirîn xاڵên wê bikem ku ji van tirsinaktir ez bi xwe dibînim ew jî benda pênciyê ye ku dibêjîtin taybet e bi hawsergiriya mindalan yanî mafî dete dayk û baba ku dayk û bab kiçên xwe yên 9 û 11 salî an ku qasîrat jêr 18 salî bi mêr bidin gava ew dixwazin aya ev karasat nîne bû sibaroja civakiya
عێراقێ بتایبەتی دەست درێژینینە لەسەر مافی زاروکە بتایبەت کچە؟ من وەکو ئاماژەم پێ کرد و دەمەوێت ئاماژە بۆش بکەم کە بەراوردێک لە نێوان ئەو یاسایی پێشتر هەبوو ئەو یاسای ئێستا هەیە ئەم هەموارە مادەیەکی بۆ زیادکراوە کە مادەی دووەمەی مادەی ساڵی مادەی 1970 باس لەوە دەکات کە هاوسەران مافی ئەویان هەیە لە کاتی هاوسەرگیریکردندا مەزهبی خۆیان هەڵبژێرن چە حەنەفی بێت جعفەری بێت بەڵام لە دادگاکان دەتوانن بگەڕێنەوە سەر نووسراوی حکومە شەرعیەکان لە بارودۆخی یاسای پەیوەست بە باری کەسی واتە لەو حاڵەتەدا ئەوان چیان کردووە بڕیاری دادگایان پەیوەست کردووە بە بڕیاری مەرجعیەتی ئاینی و بە بڕیاری پیاوانی ئاینی واتە کاتێک دادگا بێوێت بڕیار بدات پێویستە بگەڕێتەوە بۆ پیاوانی ئاینی و ئەو ڕایە کە زۆربەی شیعەکانی عراقی لەسەرن جگەلەوەش هەستاون ئەو مادەیە کە پەیوەستە بە تاواندانانی هاوسەرگیریکردن لە دەرەوەی دادگاکان سڕەویانەتەوە پێشتر ئەو کەسێ ئەو کارەی کردبە زیندانی دەکراوە سزای بەسەردا دەسەپێندا بەڵام ئێستا ئەوان دەرگیان کردوێتەوە بەوەی کە بتوانن پیاوان بە ئارەزوی خۆیان هاوسەرگیری لەگەڵ ژناندا بکەن بەبێ ئەوەی ئافرەتان هیچ مافێکیان هەبێت و مافیان پارێزراو بێت بۆیە ئەمە تەلاق زیاد دەکات و ئەوەی کە لەسەر یاساکە بە هەند وەرگیرەوە و ڕخنەی لێگیرەوە ئەوەیە کە تۆ کاتێک بڕیارەکانی دادگا دەبەستیتەوە بە حکمە شەرعیەکان حکمی شەرعی ڕێگە دەدات کە بەنمونە کچان لە تەمەنی 9 ساڵی هاوسەرگیری بکەن ئێمە یاسایەکمان نییە بەڕاستی لە عێراق ڕێگیری لەوە بکات کە منداڵان هاوسەرگیری بکەین بەڵام لەو یاسایە دەڵێتی دەڵێت ئەگەر لایەنی ئاینی ڕازی بوو دادگاکان مافیان وەرناگیرێت و بڕیاری وەلی ئەمر کەسی سەردار وەردەگیرێت لە مەزهەبی جعفەریشدا بەدەق هاتووە کە میراتی ئافرەتان نەک میراتی کچەکان واتە ئەوە نییە کە ئافرەت نیوەی مافی پیاوی هەبێت بەڵکو بەو شێوازە نییە بەڵکو ئافرەت هیچ مافێکی میراتی بەرناکەوێت و هیچ میراتێکی نییە و هیچ نەفەقەیەکی لەلایەن هاوسەرەکەیەوە ناکێشرێت و بەڕاستی من پێم سەیرە یعنی ئەگەر ئافرەتێک گیان لەدەست بدا پیاوەکەی تەواوی میراتەکەی بۆ دەمێنێتەوە بەڵام لە مەزهەبی جعفەری ئەم شتە نییە ئەمە بۆ خۆی جارێکی دیکە ستەمکردنە لە ئافرەتان بابەتی بەشودانی منداڵان بابەتی لەلایەکی دیکە بابەتی مافی بەخێوکردنی منداڵان 2 ساڵیان داناوە کە بە وەکوان دەڵێن لە ئاەتێکی قورئانی وەریان گرتووە کە دوای 2 ساڵ باوەک مافی هەیە منداڵ لە دایک وەرگێتەوە خۆی بە خێوی بکات من پێم وایە منداڵ پێویستی بە دایکە ئەگەر تەمەنی 15 ساڵیش بێت منداڵ تەمەنی هەر چەندێک بێت دەبێت هەر لای دایکی خۆی بێ من بەڕاستی قەت ناتوانم ئەندێشەی ئەوە بکەم باوک بتوانێت بەو شێوازە منداڵ بەخێوە بکات بەڵام یاسای هەمواری باری کەسی ئێستا ڕێگەی بەوە داوە کە باوک بەخێوی بکات و یاساکەی پێشتر دەڵێت چی دەڵێت دایک ئەولاترە و مافی زیاترە بۆ ئەوی منداڵەکەی بەخێو بکات بەڵام لەم یاسا براستی یاساکە ئەv پرۆژەیە هاتی ئامادەکردن gelek پرسیارە هەڵدەگریتن و gelek jî dilê jinê Iraqî êşandiye em dibînin rojana xwepêşandana ne parleman ne hikûmet jî li ser narazîbûnên wî nahête deng ya pirsiyar ev e ye aya ew nînerê nava parleman da bine dengê vî milletî neçûne parleman bûçî dengê xwe nakin bûçî îmkan tê da ye ku bi zorîne ev hemware bihête derbaaskirin من ئەگەر زۆر بە سادەیی ڕای خۆم بڵێم و زۆر بەداخەوەش ئەو قسەیە دەکەم دەستوری عێراقی ملی خەڵکی داوەتە دەستی سەرۆکی فراکسیۆنەکان و هەمووی بە قسەی سەرۆک فراکسیۆنەکانە کاتێک تۆ ناڕەزایی لەسەر یاسایەکی دیاریکراوی ئەنجومەن نوێران دەردەبێت ناتوانێت هیچ شتێک بکەیت و پەسەند دەکرێت و تێدەپەڕێندرێت و ئەوان تەنیا دەڵێن کەم پێچەوانەی شەریعەت نییە و ناکرێتەوە ڕخنەی لێ بگریت تەنانەت بابەتی ئەندەم پەرلەمانیش ئەو دەنگدەرانەی بە دەنگی خەڵک چۆن
پێم وایە پەیوەندی نێوان ئەندام پەرلەمان و با بڵێن هاوڵاتی وەکو پەیوەندی نێوان پارێزەر و داواکار وایە و تۆ کاتێک لە پارێزەرێک داوای لێ دەکەی کە مافت لە دادگاکان وەرگێت و دۆسیەکت بۆ یەکلایی بکاتەوە وەکو ئەوە تۆ پارەت پێدا بێت کە دەنگی خۆت پێداناوە بۆیە ئەو جەبێ کە یاسایەک دابرێت لە بەرژەوەندی تۆدا بێت بەڵام ئەو بێت یاسایەکدا بنێت جێگەی پرسیار بێت و ڕەگەزپەرستی لە نێوان ژن و پیاوان دروست بکات و تایفە گەرایی زەق بکاتەوە چونکە ئەمە لە بنەڕەتدا زەقکردنەوەی ململانەی شیعی سونیشە ئێمە بۆ ئێستا لەبەری ڕەت دەکەینەوە دەیانەوێت لە ڕێگە ئەم یاسایەوە یاسای دیکە تێپەڕێن تا هاوڵاتی نەتوانێت ڕۆشنایی بخاتە سەر و ڕخنەی لێبووری بە نمونە بابەتی گرنگتر هەیە وەکو پێپلیکانەی موچە و هاوتاکردنی موچەکان و یاسای موچەکان بەگشتی ئەوان سەیری بەرژەوەندی بەرتەسکی خۆیان دەکەن ئاوەڕ لە خەڵکی نادنەوە بە نمونە ئەندام پەرلەمانەکان لە زیاتی ئاوەڕ لە بابەتی گرنگ بدەنەوە ئەو سوێندەش جێبەجێ ناکەن کە لە پەرلەمان خواردویانە بەر لەوەی دەست بەکار بن ئەم پێم وایە ئەوانە سوێندەکانی خۆشیان شکاندووە و دەیانەوێت یاسایەک پەسەند بکەن کە یاسایەکە دادگاکانی عێراق بەرتەسک دەکاتەوە دەسەڵاتەکانیان بەرتەسک دەکاتەوە پشت بە دەسەڵاتی ئاینی شیعی سونی دەبەستێت و بەی شێوەیەکدانی پێدانانم بەڵام بەداخەوە من پشت بە ئەندام پەرلەمانە ئافرەتەکان دەوەستم بەڵاستی من نازانم ئەمانە ئافرەتی پیاوسالارن لە نێو پەرلەماندا هوکار چێ ینی بەڕاستی بۆچی پشتگیری لە ئافرەتانی عێراق ناکەن بۆچی ئەوسەکە دیە خانما سەحەر لێ لێ سەرێ نقطێ دبارەی دەربارێ فرەژنیە برگیا و 62 بەحسێ فرەژنیت کرد بوی ڕەنگی بێژیتن ئەگەر زەڵامێکی چارژن هەبن یعنی مافی فرەژنیت دەت هەلبەت زەڵامێکشێ چارژن ئابینیتن یعنی دبیتە قانونی لێش بلی وێکو بووە قانونی لە عێراقی دەرڤێ قانونێ تشتێ هوسایە هەی یعنی ئەڤە نە تشتێکێن نییە لێنوکە دەبیتە قانونی تشتێ سیر دەوێدا ئەڤەیە دەبرگیا 62 بێژیت ئەگە زەڵامی چارژن هەبن دشێت ژنەکە دژی بخازیت مەرجەکیت گەلوان چارژنا نەژیت هین وێ چاوات بینن بەڵێ یاساکە باسی ئەمەی کردووە و بەداخەوە ئێمە لە یاسای باری کەسی لە ژمارە 1970 مافی ئەوە بە پیاوان دراوە کە هاوسەرگیری دووەم بکە بەڵام بە مەرج توانای هەبێت بەرژەوەندی لەوە دابێت و دادور بڕیار لەم بابەتە بدات و دادپەروەری لە نێوان ئافرەتەکان بەرپا بکات و بتوانانی بەدیان بێنێت کەواتە مەرج هەیە بۆ ئەوی پیا بتوانێت ژنی دووەم بێنێت لەم یاسایی ئێستا هەیە بەڵام ئەو یاسایی هەموار کراوە وەکو ئاماژەم پێکرد پێشتریش دەیانەوێت بگەڕێنەوەی یاسا شەرعیەکان لە تەواوی ئەو پرسانی پێوەستن بە باری کەسی هاوڵاتیانەوە و ئەو یاسانش بە دیاریکراوی لە مەزهبەکاندان و ئەوەش ڕێگە بەوە دراوە کە دەتوانی بە گوێرەی مەزهبی زعفەری تۆ چوار ژن بهێنیت و دەتوانی هاوسەرگیری کاتیش بکەیت چونکە ئەگەر ئافرەتێک بێتە لای دادوەر داوا بکات بە شێوەیەکی پچڕ و بە شێوەی کاتی هاوسەرگیری لەگەڵ کەسێک بکات دەتوانێت هاوسەرگیریەکەی بکات ئەمە بە گوێرەی یاسای ئێستا ڕێکەوتنێکی پوچەڵە گرێبەستێکی پوچەڵە و کاری پێ ناکرێت بەڵام لە هەمواری نوێدا دادوەر دەتوانێت بە گوێرەی ڕای مەرجعیەتی باڵای شیعەکان کە زۆرینیان لەسەر ئەو مەزهبن پەسەندی بکات کاتێک ئەو فتوای ئەو وەردەگرێت دەڵێ ئەمە فتوایەکی دروستە و دەتوانێت هاوسەرگیری کاتی و هاوسەرگیری پسەر بکەیت لە نێوان دوو کەوانەدا پەسەند دەکرێت. خانم سەحەر بڵا پرسیارە دوماهیە ئەڤە بیتن سەرباری وەیەکێک و مەسەلا تەلاقیشدا گەلک زوڵم لە گۆڕی vê هەموارەی لە ژنێ دەهێتاکردن و زەڵام بکەی فەدلێ خود سەر پێیادا لەسەر پێ دشێت ژنە خود تەلاق بداتن بێ ئەوەی هیچ مافەکی پێ بداتن یعنی ناڤەڕووکە vê یاسای bi کورتی و کرمانجی ez vê bêjim vê rastiye dert exîte hûlê bû civakê Iraqî ku divê hûşmendiyê dane divê mentalitiyê dane ku ruh û mav ji jina distînin jin wekî kalayekê lê têtin bû mut'a tinê çêjwergirtina piyaw aya ve karesat nîne
بەدڵنیاییەوە ئاما کارەساتێکی کۆمەڵایەتیە و کاریگەری زۆر نەرێنیشی دەبێت. من لە ناوەخنی قسەکانم ئاماژەم بەوە کرد ئەم یاسایە نەک بەتەنیا ماف لە ئافرەتان دەستێنێتەوە بەڵکو شیرازە و چنینی کۆمەڵگەی عراقی بە تەواوی تێک دەدات. تۆ کاتێک بە پاساوی ئەوەی کە دەتەوێت شریعەتی ئیسلامی جێبەجێ بکەیت بەڵام خۆی وانە چونکە تۆ دەتوانیت لە کاری دیکە شریعەتی ئیسلامی جێبەجێ بکەیت و دەیان شت هەیە کە پێویستە بە سزادان و یاسا دەرکردن بەڵام ئەمان دەیانەوێت پەنا بۆ ئەو شتە بن. بیریشان سۆتەوە کە جێبەجێکردنی ئەو زۆر یاسانە کارێکی زۆر سەختە. ئەو یاسای ساڵی ژمارە 1970 کە لە بەردەستی ئێمەدایە دادوەر بە نمونە لە هاوسەرگیری دەپرسێت تۆ لەسەر مەزهەبی حەنەفیت یاخۆ جەعفەری و لەوێ مارەی یەکەش یەکلایی دەکرێتەوە کە مارەی پێشەکی هەیە و مارەی دواخراویش هەیە. ئەمە یاساکەی ئێستا جێبەجێ دەکرێت بەڵام لە مەزهەبی جەعفەریدا هەندێک وردەکاری دیکە هەیە من نامەوێت بسوێنێ ئەو وردەکاریانەوە بەڵام ئەوەی ڕوون بێت و وێنەکان ڕوون بێت بەگشتی ئەم هەوارە ئەم هەموارە هیچ پاساوێکی نییەوە هیچ شتێکی تێدانێت چکە یاساکانی ئێمە بۆ خۆی هەڵقوڵاوی ئاینی ئیسلام و شریعەتی ئیسلامن. ئەمان بە گوێرەی بنەماکان مامەڵە ناکەن دەیانەوێت بگەڕێنەوە سەر دەقی قورئانی لە بابەتی میرات و لە چەند بابەتێکی دیکە بەڵام ئەوەندە لە ئاەتەکان لە دەقەکان قوڵ نابنەوە کە مافی ئافرەت چییە. ئەگەر ئێمە ڕوو لەم هەموارە بکەین ئافرەت مافی دەفەوتێ میرات وەرناگرێت بنمونە ئەگەر هاوسەرەکەی زەویەکی هەبێت ناتوانێت ئەو زەمیە وەربگرێت. ئەمە ڕەگەسپەرستێکی یاساییە لە دژی ئافرەتان بەداخەوە مافی ئافرەت چەند خراپە بۆ خۆی و چەند دووچارین شست بۆتەوە چەند مافی لێوەرگیراوەتەوە لە عراقدا و چەند ئێمە داوا دەکەین هەموار نەکرێتەوە تەنانەت ژنی عراقی لە زۆربەی کات دەستەم لێ کراوە. ئەم یاسایی ئێستا ڕێگەی بەوە داوە کە بەرمونە ئافرەت داوای زیابوونەوە بکات ئەگەر بزانێت کە ئەم هاوسەرگیریە زیانی جستەیی بۆی هەیە. بەڵام ئەو یاسایە ڕێگە بەمەش نادادن داوا دەکات کە ئافرەت هەر بەردەوام بێت یان ئەوەی کە لێی دابێت بە لێدان ئەشکەنجەی دابێت و دەیانەوێت هەر بەردەوام بێت لە ژیانێکی هاوسەرگیری هاڵە و نادروست و ڕێگە بۆ نادا کە پیا و سەرپەرشتێکی تەواوی هاوسەرەکەی بکات لە زۆر ماف ژنان بێبەش دەکات تەواوی ئەم وردەکاریانە و لە زۆر کاتدا هەندێک مادە هەن کە ئێستاش کاریان پێ ناکری ئەوانەی پێویستن بە مافی ئافرەتانەوە. ئەمان دەیانەوێت ئەو یاسایی کە هەیە کە بۆتە خەونێکی پەمەیی بەڕاستی بۆ ژنان و منداڵانی عراق ئەمە جێبەجێ ناکەن وێنا بکەن ئەمە جێبەجێ بکرێت. ئەم یاسایە بێتە پێشەوە کارە ساتێک ڕوو دەدات. ئەگەر ئەوان داوای بەرتەسکردنەوەی حاڵەتەکانی تەلاقکەن من گرنتیدا پێ دەدەم ئەگەر ئەم هەموارە پەسەند بکرێت و یاسا دادوەر بگەڕێتەوە لای مەرجەعیەت زۆر زیاتر دەبێت. ئەوە دەمێکیدا و دو ساعتێکێدا زێدەتر ژێ دە هاوسەرین عێراقیژی هەفجودات بن ئەگەر ئەف یاسایە بهێتە سەڕاستکردن دێ چ چێبیر لە عێراقی خانمە سەحەر هاشمی بسپورە یاساییش بەغدای گەلەک سپاس سەحەر خانم.